وعلا لدایک بوونی حەزرەتی عیسا پێغەمبەرێکی بەڕێزی وا ئێمە وەکو موسڵمان ئەو پەڕی ڕێزمان لێیە. حەزرەتی ئیستا پێغەمبەرێکی گەورەیە و وەڕاب پەیوەندیشی بە داهاتووی ئەو دینەی ئێمەوەیە و کە لە ڕۆژی قیامەت بەر لە هاتنی قیامەتدا دەبەزی کە بەرازی دەتۆپێنی سەلیبی دەشچێنی عەدالەت بەرقەرار دەکا کە پێغەمبەری خوای دەفەرمێ خۆشترین ژیان ئەو ژیانەیە کە مەسیحدا دەبەزی کە جزیە هەردەگری هەموو ئەو مەزاعیمانەوان ڕەت دەکاتەوە. بەڵێ ئێمە پێغەمبەرێکی وەکو عیسا لەسەر سەر و چای خۆمانی دادەنێین، بەڵام نەک وەکو ئەو کەسانی کە خۆ بەلایەنگری گەورەمان عیسا دادەنێن ئەو پەڕی بێڕێزیش بەرامبەر پێغەمبەرێکی وا دەکەن. حەزرەتی عیسا ئەو فەسادی و تێکەرایی و بەرەڵایەی نەهینایە، مەریەمە خاتوون ئەو ڕوت و قوت و سوفوریەی نەهینایە. ئەوان بەرینە لە کەسانێک کە دێن ئەو پێغەمبەرە بەرزە و ئەو دایکە بەڕێزەی ئەوها عیبدار و لەکەدار دەکەن. بەڕێزان، ئاهەنگ جێڕان بە بۆنەی سەرە ساڵی میلادی ئەوە جەژنی گاورەکانە، هیچ ڕەبت و عیلاقەی بە جەژنی ئێمەوە دانیە. خوای گەورە دەفەرمێ لكل منكم جعلنا شرعة ومنهاجا لكل أمة جعلنا منسكا هم ناسكوه دەفەرمێ لكل وجهة هو موليها. خوای رب العالمین لە بۆ هەموو نەتەوەیەک و قەومێک بەرنامە و دەستورێکی بۆ داناوە بەبێ ئەو شوێن و کاتەی کە تێیدا ژایە ئەو لەسەری پەیڕەوی کردیە. ئێمەش وەکو موسڵمان پەیڕە و پراگرامی خۆمان هەیە کە قورئانە کە دەبی لەسەریەوە پابەند بین. لێ خوای گەورە دەفەرمێ فەلا ينازعنك في الأمر وادع إلى ربك إنك لعلى هدى مستقيم. دەفەرمێ با گاورەکان نێن ئاژاوە بنێنەوە کێشە لەگە دروستکەن لەسەر ئەو دینەی کە ئیسلامە ئەتوهینایتت. یا محەممەد تۆ لەسەر حەق و ڕاستی وادع إلى ربك، ئەو ڕێو ڕێبازەی کە ئیسلامە ئەتوو لەسەری ئەوە ڕێی خوایە، ئەوە خەڵکی دەگەینتە خوا، ئەوە ڕزگاری دنیا و قیامەتی پێ. وادع إلى ربك. مسلمانان دەبی ئێمەش ئەوە اعتیزاز و افتخار بە دینی خۆمان بکەین بە شاهدی خوای گەورەوە إنك لعلى هدى مستقيم. یا محەممەد تۆ لەسەر ئەو ڕاستە شەقامەی لەسەر ئەو ڕێنمایە تەواوەی کەواتە جێبەوان مەدە. بۆیە بەڕێزان ئێمە نابی دەستبەرداری دینی تەواو بین و بچین شوێنی ئاینێکی ئینحراف بکەوین. و پێغەمبەری خوش دەفەرمێ صلی الله عليه وسلم إن لكل قوم عيدا وهذا عيدنا. فەرمی لە بۆ هەموو قەومێک جەژنەک هەیە، قوربان و ڕەمەزانیش ئەوە جەژنی ئێمەیە. شەیخولیسلام دەفەرمێ جەژنەکان لەو تایبەتمەندیانن کە دینەکانی پێجیا دەبێتەوە. ئەوان دینی خۆیان ئەمە دینی خۆمان، ئەوان جەژنی خۆیان ئەوە جەژنی خۆمان. ئەمە عیلاقەمان بە گاورەکان نییە، کەیفی خۆیتیان، ئەوان جەژنی خۆیتیان ئازادن دەکەن. بەڵام قسەی ئێمە لێرە لە بۆ مسلمانانە. مسلمان تۆ جێژنەی خۆت هەیە، پشتگوێی دەکەی، ئیهمالی دەکەی، هیچ ئامادە باشەکی بۆ ناکەی کە ئەنەما ڕەبتی بە تووە نییە. خێرە لە بۆ بۆن و مناسبەی غەیری مسلمانان ئەوەندە پەرۆش و بەر لە هاتنی مانجێک بودجەی بۆ تەرخان دەکەی، شاری بۆ دەڕازێنیەوە، دیعایە پڕۆپاگەندەی بۆ دەکەی، ئاهەنگی بۆ دەجێڕی. خێرە بۆیە دەبی ئێمە مسلمانان ئاگاداری خۆمان بین، نەکەوینە ژێر کاریگەری وانە. ثم جعلناك على شريعة من الأمر فاتبعها ولا تتبع أهواء الذين لا يعلمون. خواي قولا مسلمان ئێمەی لەسەر ئەو شەریعەتەی دانیا و داوامان لە دەکا شوێن پێ پێغەمبەری خوا ئەگرین، نەچین شوێن پێی کەسانێک هەگرین کە نەزانن نەفامن هیچ شتێک دەربارەی خوا و قەبر و قیامەت نازانن. وەرە بزانم چێنە ئەو ئاهەنگانە دەجێڕن، چێنە بانگەشتێ لەو ئەو ئاهەنگانە دەکەن. بۆ تۆی مسلمان چی شوێن کەسانی نەزان و نەفام و ناتێگەیشتی دەکەوی لە جیاتی دەستیان بگری و ئامۆژگاریان بکە.